سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە سوکایەتیکردن بەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە لە کۆمەڵگەی کوردیدا. ئەوەی کە وای کردووە ئەم حاڵەتانە ببینرێن یاخود تەشەنە بکەن بڵاوکردنەوەی ئەو سوکایەتیکردانەیە بڵاوکردنەوەی ئەو حاڵەتانەیە لە ڕێگەی گرتەی ڤیدیۆیە هەروەها کردنەوەی چەندین پێیج لە تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناوی ئەو کەسانەوە کە بەبێ ئاگابوونی خۆیان ئەم شتانە دەکرێت و وا دەکات کە زۆر لە هاوڵاتیان ئەم شتانە ببینن و لە ئێستادا هەندێک جار بۆ کات بەسەربردنیش ئەو گرتە ڤیدیۆیانە سیر دەکرێن و بڵاو دەکرێنەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێت. بەڵێ ئەو دەتوانن قسەی لەسەرکەن هەروەها باس لە هۆکارەکان دەکەن دیارە پاشان دەچینە لای توێژەرێکی کۆمەڵایەتی بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەوەی کە ئایا ئەمە بۆتە دیاردە لە کۆمەڵگەی کوردی یان تەنها حاڵەتە و وەکو خۆی ئاوایە. بەڵێ یەکەم پەیوەندیمان تۆڵە لە کەرکووک. سڵاو لێبێ فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس تۆڵەخان بەڵێ فەرموو. دەستخۆشیان بەنامە جوانە یەکەم هیوادارم هەبێ لەو پێشەوە ببڕم. زۆر سپاس دەکەم. بەڵێ تۆڵەخان. هەستن تەوەرەکەی من لەسەرم بەرنامەیە نییە بەس هیوادارم مەجالم دەچێت دوو وەختم هەیە لە پەروەردەی شاری کەرکووک لە بەشی کوردی مامۆستا شێدار. بۆ کە تەڵەبەی خشەکە ناوی جەلەکە بۆ کە مامۆستاکە خشەکە کەس حەقی نییە لە کاتی ئیتیحاد مامۆستای عەرەبیمان ئەوەی کرد. سێ دەفتەری ئەو تەڵەبە زیرەکەی کرد زانە ئەو تەڵەبەکە ئەم دەفتەری تەڵەبەی تەمبەڵەیان زیرە کە تا دەرەجەی کامی دادێ. دوم پرسیارم بۆ قوتابخانە بە تەڵەبە پاتەکەنەوە بۆ خزمەتگوزار نییە بۆ کە مشتیم دێ قساکارەکە مامۆستاکان بۆ نایە تەڵەبەکە بکۆڵێتەوە بزان چ پرسیارێکی هەیە. هیوادارم ئەمە نەمینێن زیادەیە لەناو قوتابخانە. ئەوەش قوتابخانەی قەندیل لە گەڕەکی ڕەحیماوە لە شاری کەرکووک. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەرەزان تەوەرەکە تایبەتە بە سوکایەتیکردن بەو کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە لە کۆمەڵگەی کوردیدا هەروەها بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆەکانیان و وێنەگرتنیان هەروەها بڵاوکردنەوەیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەک باسمان کرد هەندێک پەیج هەندێک لاپەڕە کراوەتەوە بە ناوی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە. ئەمە بۆتە حاڵەتێک لە ئێستادا زۆر لە بەشداربووانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئاگایان لێتی. ئێوە دەتوانن قسەی لەسەرکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاو تێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ ئاسۆ لە سلێمانی فەرموو کاک ئاسۆ. کاک ئاسۆ لە سلێمانی بەڵێ ئاڵێ لە سلێمانی ئەم کاتۆ باش کاکسوان زۆر سپاس دەکەم ئاڵێخان فەرموو. زۆر سپاس دەکەم. لەبارەی تەوەرەکەی ئەمڕۆتانەوە بەڕای من کارێکی زۆر ناشرینە کە گاڵتە بۆ کەسانە بکرێت چونکە ئەوە هەموو ئینسانێک خوا دروستی کردووە. ئەو نەخۆشیانی کە ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیشیان هەیە هەر لەلایەن خواوەیە لەوە زۆربەی ئەو کەسانە بەهۆی هۆکارێکەوە بوو بێوە تووشی ئەو نەخۆشیە دەرونیە بوو بێتن زۆرجار لەلایەن کۆمەلگاوە تعلیقیان لێدرێ لە فەیسبووکە یاخود لە بە موبایل تەسویر ئەکرێت و بڵاو ئەکرێتەوە. خۆی ئەوە شتێکی زۆر ناشرینە. هیوادارم کۆمەلگای ئێمە بیر لەو کارە ناشرینانە نەکاتەوە هەموو کاتێک ڕێزیان لێ بگرێت چونکە ئەو کەسانە شایانی ئەوەن کە زۆر لای ئینسانێکی ساغ زیاتر ڕێزیان لێ بگرێت و هەموو کاتێکیش بەدەم داواکاریەکانیانەوە بچن نەک هەروەکو کەسێکی شێت تەعاملیان لەگەڵا بکرێت پێویستە دوونەوەییان لەگەڵا بکرێت و کاتێکی خۆش کاکسان. زۆر سپاس دەکەم خۆشتر بۆ تۆ ئاڵێخان. دیارە بەڕێزان ئێمە زۆر بە ئاسانی وێنەی ڤیدیۆ یاخود گرتەی ڤیدیۆیمان دەست دەکەوت لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەڵام بە شیاومە نەزانی کە زۆر لە ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاوکەینەوە. دەچینە لای ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد. باش کاک شوان. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. ئەحواڵت باش کاک شوان. زۆر سپاس دەکەم. کاک شوان سەبارەت بەو تەوەرەی ئەتوو بەتەمەقیتێک لە تەوەرەکەی دەردەچین بەڕاستی ئێمە پێشمەرگەی بلێن بارەگایەکانی حیزبی یەکێتینە. بەڵێ ئەوە چەند مانگە هاتنە زیادەکە لەگەرە حتا ئێسەکەشی شتێک دیان نییە. بەڕاستی ئەمە تووشی نەخۆشی دەرونی کردیان ڕۆژێک دەرێنەوە دێ لەعنی کەس ناجیتن بە 300 ناری 300,000 لەعنی کاک شوان ئەمگۆ زۆر جار بەعەز لەوەی دەکەن بەس هیوادارین بگەینە پەرلەمانتارەکان لەناو پەرلەمان. یعنی بەڕاستی پێشمەرگەی حیزب زۆر مەحدودە. کەس ناچووە بزانم لەو کوردستانە بمانجێ بە 300,000 صاحب عایلە بیتن و خانی بەکرێ بیتن و یعنی ژیانەشی زۆر ئەوەیە چەند جارێکە کاکە ئیزنیشمان نادەن بچینە
هێزەکانی تکە لە خۆمان دەوام بکەین یعنی کوبرەی قورجیان گرتینە و تەواو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر. لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک کاروان ئەبوو ڕامە دەڵێت ئینە لله فی الخەلق شؤون، هەروەها نازۆ محەممەد دەڵێت بابەتێکی زۆر جوانە. شەهێن شا دەڵێت ئەو کەسانەی کە سوکایەتی بەوانە دەکەن کە نەخۆشی دەرونیان هەیە بەڕاستی مستەوایەکی کەم و نزمیان هەیە، چونکە لە کۆتاییدا هەمومان مرۆڤین. هەروەها شاد عەزیز دەڵێت گاڵتەکردن بەو کەسانە بێڕەوشتیە. بەڵێ مستەفا لە شێختەویل. بەڵێ کاک مستەفا. زۆر سپاس دەکەم کاک مستەفا، فەرموو. چاوەکەمی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. لەسەر تۆوەرە من چەند قسەیەکمەیە. بەڵێ فەرموو. ئەو کەسانەی کە نەخۆشن یا وەکو نەخۆشی دەرونیان هەیە یا وەکو کەمەندامن لە سڵاتی خۆیان نییە، وانیشی خۆیە. ئەو کەسانش کە سوکایەتیان پێکات لەوە ناترسێ کە خوا سزایان بدا و یاکو ئەوانش تووشی کەمەنداوی بن. بەڵێ من هەرەوەما هەیە زۆر سپاسانەکەم و کاتێکی خۆش. زۆر سپاس دەکەم، خۆشتر بۆ تۆ. بەڵێ شەپۆل لە کفری. ئەو کاتت باش کاکشوان. زۆر سپاس دەکەم شەپۆل خان، فەرموو. کاکشوان ببوورەکە ئەمڕۆ پەیوەندیم پێتەوە کرد لەبەرەوە 3-4 ڕۆژە من هەوڵەدەم بەڵام وەری ناگرم. ببوورە دیارە لۆدێکی زۆر هەیە لەسەر پەیوەندیەکان شەپۆل خان. بەڵێ بەڵێ لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ نیە 5-6 ڕۆژ پێش ئێستا تەلەفۆنم بۆت کرد بۆ ئەوەی ئەوانەی کە لە کفری ناومان دەرچووە، بەڵام تا ئێستان باشەرەمان نەکردووە. بەڵێ داوای بەرنامەیەکمان لێتان کرد بۆ ئەوەی بڕوا بکە لە ئێوە نەبێ، یعنی ئێوە بەس پشتمان بێەوە قایمە شتێکمان بۆ بکەن. بەڵێ لەبەرەوە نیوەی ناوەکان دەوامی کردووە بەڵامێ مماینەتەوە ئەڵێن ئێوە زیادەن لە گەرمیان حسەی خۆی بردووە، بەڵام لە نابێت دەوام بکەن. کەواتە چۆن ناوتان هاتوۆتەوە شەپۆل خان؟ بەڵێ ناومان هاتەوە لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی گەرمیان لە کەلار معاملەمانیش کردووە. چەند کەسن ئێوە شەپۆل خان؟ ئێمە 40 کەسین. 40 کەس. بەڵێ بەڵێ تا ئێستا من خۆم بە عەقد داوامە کرد. کاتێ ناوەکەم هاتەوە وتیان نەبێت لەبەر ئەوەی عەقدا ئەبێ دەوام نەکات لە ئێستاوە. ئەوە 4 مانگە تا ئێستا من لە ماڵەوەم لە 30 تا ئێستا ناومان هاتێتەوە. بەڵێ بڕا بکە زۆر ئەمانە یعنی تەلەفۆنتان بۆ بکەن بەس وەنی ناگرێت. بەڵێ ئەگە بتوان شتێکمان بۆ بکەن بەرنامەیەکمان بۆ بکەن. بەڵێ شەپۆل خان ئەگەر لەگەڵ بەشی کۆنتترۆڵە بێنیتەوە ژمارەکەت بەجێ بێڵێ بۆ ئەوەی پەیوەندی بە پەیامنێری گەرمیانەوە بکەی بۆی بە دووادەچوونی زیاتری بۆ بکات. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. تاریخ زۆر سپاس دەکەم. بەڵێ تاریخ لە کەرکووک. فەرموو کاک تاریق. کاک تاریق لە کەرکووک. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. دەچینە سەر سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک. کرێکار مەناف دەڵێت ئەو مرۆڤانەی کە سوکایەتی بەو کەسانە دەکەن کە نەخۆشی دەرونیان هەیە خۆیان تووشی نەخۆشی دەرونی بوون. هەروەها وریالۆر دەڵێت تەنها دەستخۆشی کردووە. زۆر سپاس دەکەین. ئومێد عەبدوڵڵا دەڵێت تەوەرێکی زۆر جوانە و زۆریش پێویستە. هەروەها کریستیانۆ میر دەڵێت سەبارەت بە بابەتەکە سوکایەتی بەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە کارێکی باش نییە و چونکە ئەو کەسانش کە ئەو نەخۆشانەیان هەیە ئەوانش حەزیان ئەکرد ساغ بوونەوە و خی گەورەش پێی ناخۆشە. بەڵێ تاریق لە کەرکووک. فەرموو کاک تاریق. چۆنی بەڕێزم باشی؟ زۆر سپاس دەکەم کاک تاریق. کاک نازانم تەوەرەکەتان لەسەر چییە، بەڵام من کێشەیەکی خۆم هەیە بۆ جەنابتان ڕوونیکەمەوە. من لە ساڵی 91 بریندار بووم و چەندێکیش پێشمەرگە بووم، ماڵمان لە ڕانیە بوو. بەڵام ئێستاش لە هەزار پارچە لە قاچمایە تووشی ئینزیلاق بوومە. پشتم ینی زۆر دێشە و لەگەڵ ڕانم. دا لەم ماوەیە چەند دکتۆرم کردووە چوم ئیشاعی ڕەنینم بۆ بگرن، بەڵام وتیان تۆ پارچە لە قاسایە ڕەنینت بۆ ناکرێتن یا ئەو ئیشاعەت بۆ ناکرێت. بەڵێ جا تا ئێستا من یەک شتێکم بۆ نەکراوە، خوا ئاگای لێ نە معاشم هەیە نە بڵێن هیچ معاشێکشم بۆ نەکراوە. بەڵێ جا نازانم جەنابتان چارەسەرەکەی چۆنە، زۆر خراپە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بە هیوای چارەسەرکردنی کێشەکەت. بڵێ بەرەزان دەچینە لای کاک جەزا حەمەد ساڵح کە توێژەری کۆمەڵایەتی بۆەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەم دیاردەیە ئەگەر بڵێن دیاردە بێت لە هەرێمی کوردستان. سڵاو لێ بێ کاک جەزا. سڵاو کاکێکیان، ئێوارەتان باش. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. کاک جەزا با لەوە دەست پێ بکەین ئەمە دەتوانین بڵێن ئەم حاڵەتانە بوون بە دیاردە لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی کوردی؟ لە ڕاستیە وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی ناتوانین ناوی بنین دیاردەیەکی کۆمەڵایەتی، بەڵام چەند حاڵەتێک هەیە کە لێرە و لەوێ
لە چەند کاتێکی جیاوازە ڕوویاوە بەڵام هێشتا حاڵەتە و نەبووە بە دیاردا. بەڵێ کەواتە هۆکارەکانی چین پێت وایە کاک جەزاب هۆکاری ئەمە چییە کە کەسانی ئاوا سوکایەتیان پێ دەکرێت و ئایا دەرکەوتنی حاڵەتەکان لە ڕێگەی گرتە ڤیددیۆکانەوە ئەمە وا دەردەخات کە ئەم حاڵەتە لە ئێستادا تەشەنەی سندووە؟ بەڵێ لە ڕاستیا هۆکارەکان زۆرن بەشێکی زۆریان و یاخود هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری کۆمەڵگە بەرامبەر بە ئەم دیاردەیە. ئەلبەتە تا ئێستا هۆشیاری نەخۆشیە دەرونیەکان هۆشیاری نەخۆشی عەقڵیەکان نەبووەتە کولتوری باو. تا ئێستا لە لای بەشێکی زۆری مجتەماع لەلایەن خوێندکاران مامۆسایان تەواوی کۆمەڵگە نەبووەتە کولتوری باو کە خەڵک بە وەکو نەخۆشیێکی احتیاجی فێری نەخۆشیە دەرونی و نەخۆشی عەقڵیەکان بکات. وەکو چۆن نەخۆشیە جەستەییەکان هەموو مرۆڤێک معەرەض بۆەوەی تووشی گرانەتا بێت تووشی مەلاریا بێت تووشی شەکرە ببێت ئەو هاش هەموو ئینسانێک معەرەضە تووشی نەخۆشی دەرونی بێت تووشی نەخۆشی عەقڵی بێت. بەڵام هێشتا ئەم تێڕوانینە و ئەم یەکسانی تێگەیشتنە نەبووەتە کولتوری باو لای مجتەماع. هێشتا دام و دەستگاکانی دامەزراوەکانی کۆمەڵگە وەکو قوتابخانە وەکو مزگەوتەکان وەکو دەستگاکانی ڕاگەیاندن وەکو خێزان یا وەکو بازار و کۆڵان بە چاوی نەخۆشیە بایۆلۆجیەکان و نەخۆشیە جەستەییەکانەوە سەیری نەخۆشیە دەرونی و نەخۆشی عەقڵیەکان ناکات. تا ئێستا لای بەشێکی زۆری کۆمەڵگە پێی وایە مرۆڤی تەبیعی تووشی نەخۆشی دەرونی نابێت یا مرۆڤی تەبیعی تووشی نەخۆشی عەقڵی نابێت. لە ڕاستیە ئەمە پێچەوانەی حقیقەتە زانستیەکەیە. حقیقەتە زانستیەکە ئەوەیە ئێمە چۆن تووشی زەخت ئەبین چۆن تووشی فشاری خوێن ئەبین چۆن تووشی شەکرە ئەبین ئاواش تووشی نەخۆشی دەرونی و نەخۆشی عەقڵی ئەبین و هەموو مرۆڤێک لە کاتی جیاوازدا معەرەضە بۆ تووشبوون بەم حاڵەتە هەر وەکو چۆن نەخۆشیە جەستەیی و نەخۆشیە بایۆلۆجیەکان قابلی چارەسەرە و چارەسەر ئەکرێت بە هەمان شێوە ئەو مرۆڤانەشی کە تووشی نەخۆشی دەرونی و نەخۆشی عەقڵی ئەبن بە هەمان شێوە ئەوانی تریش قابلی چارەسەرکردن و قابلی چاکبوونەوەیە و قابلی ئەوەیە کە جارێکی کە بە شێوازێکی طبیعی ممارسەی حیاتی خۆی بکات لە بەڵێ کەواتە کاک جەزا باس لە ئەرکەکانی لایەنی پەیوەندیدارکەن دیارە دوو لایەن هەیە ئەمە لە لایەنی یەکەمە قسە دەکەین. ئایا ئەمە کەم تەرخەمیان بەرامبەر بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەوان دەبێت بایەخیان پێ بدرێواتە لەناو کۆمەڵگەیان نەبن لە شوێنی کتابەتا بن و چارەسەر بکرێن ئەمە گرفتەکە لەوێدایە دواتر دەچین ئێستا لایەنی دووهەم. لە حقیقەتە یەکەم گرفتەکە لە ناتێگەیشتنە و لە تێگەیشتنی هەڵەی مجتەمەع بەرامبەر بە ئەم جۆرە ئینسانانە. یعنی کە هێشت تەنانەت لای بەشێکی زۆری لای نخبەی مجتەمەعی یعنی لای هەندێک لە پزیشکەکان ئەمانە بە چاوی سوکۆ سەیرەکرێن لای مامۆستاکان لای خوێندکاران لای ڕۆشنبیران یعنی لای بەشێکی زۆری مجتەمەع بە نخبە و بە خەڵکی گشتیشەوە ئەمانە بە هەڵەت سیر ئەکرێن و یعنی گرفتی سەرەکی لە تێگەیشتنی هەڵەی مجتەمەع بەرامبەر ئەمانە. بەڵێ کاک جەزا لە پرسیارەکەمە مەبەستم ئەو بوو ئەم کەسانە ئاساییە کە بەو شێوەیە بایەخیان پێ نەدرێ لەسەر شەقامەکان لە بازارەکانە ببینرێن و لە شوێنێکە نەبن کە تایبەت بێ بە ئەوان بایەخیان پێ بدرێ لە شوێنە. ئەمە بە شێوەیەک تەبیعی نییە کە بۆ شێوەی مامەڵەیان لەگەڵا بکرێ. ئەمە خەمساردی تەواوی مجتەمەع بە هەموو دامەزراوەکانی مجتەمەع یعنی ئەمە خەمساردی خێزانەکان خۆیانە لە پێش هەموو دامەزراوەیەکی تر. ئەمە خەمساردی قوتابخانە و خوێندنگەکانە کە لە ڕێگەی پەروەردەوە تاکی ئەم مجتەمەعی فێر نەکردووە و مەعریفەی نەیاوەتە کە چۆن سەیری ئەو جۆرە خەڵکانە بکات کە تووشی ئەو نەخۆشی ئەبێ. ئەمە خەمساردی مزگەوتەکانە کە لە ڕێگەی وتاری هەینیەوە هۆشیاری و تەسقیفی دەرونی و هۆشیاری دەرونی و نەخۆشی عەقڵیەکانی بڵاو نەکردێتەوە لە ناو نوێژخوێنەکانە. ئەمە خەمساردی دام و دەستگاکانی تەندروستیە کە بەداخەوە چاودێری تەندروستی لە وڵاتە لە ئاستێکی باشانیە بە تایبەتی لە بواری تەندروستی دەرونی و تەندروستی عەقڵیەکانە. ئەمە خەمساردی دام و دەستگاکانی تەندروستی. کاک جەزا ئەم کەسانە لە وڵاتانی تردا دەمێننەوە لە شوێنی تایبەت لە خەستەخانە واتە لە نەخۆشخانە یان وەکو ئێرە واڵا دەکرێن بۆ سەر شەقامەکان. بەستم ئەو بوو زۆر پێشکەوتوەکان ئەخرێنە ژێر چاودێری تەندروستی بە چاودێری کۆمەڵایەتی یەکەم بە چاوی ڕێزەوە سەیری ئەکرێت دووەم بە چاوێکی ئەحتیاجیەوە سەیرەکرێن کە وەکو هەر مرۆڤێکی تر تووشی نەخۆشی بووە و سێم بە چاوێکەوە سەیرەکرێت کە هەموو مرۆڤێکی ساخ معەرەضە بۆی کە خۆشی تووشی و حاڵەتە دەرونی و حاڵەتە عەقڵیانە بێ. سێهەم
احتیماماتێکی جدیان پێئێرێ هەم لە خێزانەکان و هەم لە دامودەستگاکانی تەندروستی ئەمانە کاک جوزا بڵێ ئەو بعد دوا پرسیارمان بێ ئەو احتیماماتە چی بن واتە لەکوێوە دەست بکرێ بەوەی کە ئەم گرفتانە ئەم کێشەیە نەمێنێ کە سوکایەتیان پێ دەکرێت چی بکرێت دەرکردنی یاسایە تایبەتکردنی یاخۆ دامەزراندنی شوێنێکە بۆ ئەم کەسانە بۆی لێ بپارێزرێنەوە بایەخیان بگرێت چییە؟ پلانێکی هەمەلایانەی ئەوێ ئەبێت لە ناوەندەکانی خوێندن لە مەکتەبە بنەڕەتی و ئامادەیەکانەوە خەڵک فێر بکرێت کە ئەمانە ئەم حاڵەتانە تەبیعین و جۆرە ئینسانانەی کە تووشی ئەو نەخۆشیانە ئەبن قابلی ڕێزن قابلی احترامن قابلی ئەوەی سوکایەتیان پێ بکرێت لەروی یاسایی و پێویستە پرۆژه یاسایی لەسەر گەڵاڵە بکرێ و یاسای تایبەتی لەسەر دەربچێنرێ کە چۆن مجتەمع مامەڵەیان لەگەڵ بکە و ئەبێ دامودەستگاکانی تەندروستی شوێنی نەخۆشخانەی تایبەتیان بۆ بکاتەوە و بەردەوام و ڕۆژانە 24 سەعات ئەمانە لەژێر چاودێری تەندروستی بن لەژێر چاودێری پزیشکی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی دەرونیا بن و ئەمانە ئەبێت بە هەموو شێوەیەک چاودێری بکرێن و مهڕەعاتیان بکرێت سادەترین چاودێری و مڕەعات ئەوەیە کە نەخۆشخانەیەکی تایبەتیان بۆ بکرێتەوە کە ئەمانە هەتا ئەوەی چاک ئەبن و هەتا ئەو کاتی کە پزیشێک بڕیار ئەدا ئەمانە ئیتر ئەگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی ناو مجتەمع ئەبێ لە خەفخانە بخەوێنرێن و لەژێر چاودێری بەردەوامی پزیشکانی دەرونی و پزیشکە عەقڵیەکان بن لەگەڵ توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بۆ ڕێنماییکردنی خێزانەکانیان کە چۆن خێزانەکان مامەڵەیان لەگەڵ سەرەکی توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ جەزا حەمە ساڵح کە توێژەری کۆمەڵایەتی و زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئیسماعیل لە چەمچەماڵ فەرموو کاک ئیسماعیل. کاک ئیسماعیل لە چەمچەماڵ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە لە کەلارەوە. سڵاو لێ بێ فەرموو. کاک شواگیان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. کاک شواگیان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ ماوەست. پێشەکی داواکەم لە بەڕێستان تەوەرێک دابنن چینێکی زۆری ڕۆشنبیر بگرێتەوە احتیمالە بەڕێستش بگرێتەوە لەگەڵ زۆربەی کارمەندانی کەناڵ NRTش بگرێتەوە. بەڵێ. ئەویش باسی خوێندنی باڵا بکات لە کوردستانە لە زانکۆکانی هەرێمدا چونکە بەڕاستی بە بۆچوونی من سیستەمی خوێندنی باڵا و مەرجەکانی وەرگرتم چۆنیتی وەرگرتن سلبیاتی زۆر لە ئیجابیاتی زیاترە. یعنی زۆر یعنی خۆم ئەوەی کە پێزانم واقعەکەیان زۆر دەرچووی زانکۆمانەیە کە ئەوائلەکانن لە زانکۆکان خزمەتیان کردووە بە بۆنەی هەندێک مەرجی ڕۆتینی یعنی کە لە زۆربەی وڵاتانی جیهاندا ئەو گرنگەی پێ نادەن بەراورد بە وەزارەتی خوێندنی خۆمان ناتوانن خوێندنی ماستەر دکتۆرە تەواو بکەن. لەوانەیە بۆ نمونە مەرجی تۆفڵ مەرجی کۆمپیوتەر کە زۆربەی پێشکەشکارانی خوێندنی باڵا بەدەستەوە ئەناڵێنن بۆیە داواکاری لەلایەنی بەرپرس بە تکایەکی زۆرەوە لە وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەت لە جەنابی دکتۆر دلاوەر پێداچوونەوەی ئەو بابەتە بکە چونکە زۆربەی زانکۆ تازەکان لە کەمی کادرەوە ئەناڵێنن جەنابی وەزیر ماوەسای هێنن لە ئێرانەوە بڕواتان بێت ماوەسای هێنن بەگرێ بەس لە بەغدادەوە لە دیارەوە کە زمانی کوردی نازان لەگەڵ لە گفتوگۆی پێ بکە بەڵام بە ناچارەیە هێنن کەچی ئێمە وەکو زانکۆ گرمیان زیاتر لە 50 عیدمان هەیە هەموو مەرجەکانی خوێندنی باڵای تەواو کردووە بەڵام پار وەرنەگیراون ئەم ساڵش بڕوا ناکەم وەربگیرن بەخوا بڕۆش ناکەم 5 ساڵ تریش وەربگیرێن بە بۆنەی مەرجەکانی زمانی ئینگلیز کۆمپیوتەرەوە. بەڵێ ئیتر زۆر دەستخۆشیتان لە کاتی بەرنامەکەم گرت هیوادارم ئەو پەیامەی من بگاتە لایەنی بەسپرس زۆر سپاس. زۆر سپاس بۆ ماوە سەعەدی لە کەلار. بەڵێ عوسمان لە دهۆک فەرموو کاک عوسمان. بەڵێ کاک عوسمان. بەڵێ چۆنی برۆ؟ زۆر سپاس دەکەم کاک عوسمان. حاڵەتەیە؟ زۆر سپاس دەکەم. ئێنەوەتیە؟ بەڵێ کاک عوسمان تایبەتە بەو سوکایەتیکردنەی کە دەکرێت بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە لە کۆمەڵگەی کوردیدا. مراجعتك من هاي كاتب وهذا من مراجعتك من هاي بغض مراجعتك من هاي على صوت دما يورتي تلفزيوني. بله. بدأ. بله جمالته كاك عثمان. بله. جمالته فرمو بله. بله. براتو شوني باشي. بله. حالتها. بله كاك عثمان. براج. بەڵێ دیارە بەباشی گومان لە دەنگی نەبوو دەچینە لای ڕێبوار لە ڕزگاری. فەرموو کاک ڕێبوار. کاک ژانێوارت باش. زۆر سپاس دەکەم کاک ڕێبوار. ئەحواڵی جەنابەت باشی. زۆر سپاس دەکەم.
کاشان ئەمە پاسەوانی تایبەت نەکەم کرا بازارنامەکە لەسەر ئەوەشکی بابەت زۆر باش بوو ئەمە لە زیادە ئەو تشتانە تا ئێستا بێ بەش بنار دەرێ ناڕوونە سبەی دەی ماگێ پازدە ماگێ هەتا ئێستا هیچ جۆ نەبووە وتمەکە بەرنامەکتان کرد بە مەمنونتان دەبووین. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکڕێبوار لە ڕزگاری. بەڵێ ڕامیار محەممەد دەڵێت بەڕای من خودی ئەو کەسانە نەخۆشن کە سوکایەتی بە کەسانێک دەکەن کە لەلایەنی دەرونیەوە کێشەیان هەیە و ئەم کارە دیاردەیەکی چەوت و ناشرینە و نە لە ئاین و لە مافەکانی مرۆڤدا جێگای نابێتەوە. بەڵێ دیمەنمان لەگەڵدایە سڵاو لێ بێفەر بوو. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم دیمان خان. زەحمە نەبێت پرسیارێکمانەیە سەبارەت بە موچەوانێت تا ئیستا ئەومان یەک تاو بوو 5 و 6 مانگ تا ئێستا موچەمان وەرنەگرتووە. موچەی کۆ دیمەن خان؟ وەڵایی پێشمەرگە دێرینەکان. پێشمەرگە دێرینەکان بەڵێ. تا ئێستا هیچ معاشمان وەرنەگرتووە ئەژڵان زیای کردووە تا ئێستا نەوەریشمان گرتوونە زیاشی لەگەڵێ. ئەنجا پرسیارێکی تریشم سەبارەت بە 15 ملیۆنەکە زۆربەی پێشمەرگە دێرینەکان 15 ملیۆنەکان وەرگرتووە تا ئێستا ئێمە هیچمان وەرنەگرت و هیچیش دیار نییە. نازانم ئەگەر زەحمەت نەبێت بە دواداچوونێکمان بۆ بکەن. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە؟ بەڵێ سڵاو لێ بێفەرموو. کاک سوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. باش کاکە؟ زۆر سپاس دەکەم. بیاخواوە لە سلێمانیە مەخسە لەگەڵەکەم. بەڵێ خۆشحاڵین فەرموو. قوربانم بێەوەی بیاخواوەمان نەخۆشە لە حەڤەی سوباتدا قاچەکانی لێدەستداون تا ئێستاکانە کەس لێی ناپرسێوا لە خەستەخانەی هیوا کەوتووە و خەستەخانەی هێن سەمی ڕێزان. بەڵێ لە خەستەخانەی سەمی ڕێزانەوە قاچەکانی لێدەستداون. ئێستا چەند وەختەیە ئێمە کتاب لەسەر کتاب دەینێرین بۆ ئەم حکومەتانە بۆ ئینانە کەسی کەس قسەی کەس یارمەتی ناداون لێی ناپرسێ. هەر دەڵێ ئەمڕۆنا ئەمڕۆ بۆ یەکەین ئەمڕۆنا ئەمڕۆوە ئێمەشان بۆ خۆشمانیان ئێزعات کردووە ناتوانینە بۆ خۆشمان یعنی مەحتەلین ئەگەر ببینێرین بۆ دەرەوەی ئەم بۆ شتێک دەستیمان پێیەکەن و ملالامان پێیەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم. بەڵێ مامۆستا جەمال لە عەربەت فەرموو مامۆستا. یارەتان باش. زۆر سپاس دەکەم یارەت باش. دەستخۆشی بەرنامەکەی لێکم کاک. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. سەبارەت بە تەوەرەکەتان دیارە پێشتر بەڕێز مامۆستا جەزات توێژەری کۆمەڵایەتی لێ دوانەکەی جوان بوو دەستی خۆش بێ بەس من و کوڕاو بۆ چوونی خۆم وابزانم پەروەردە و ناوەندەکانی خوێندن یەکێک بوون لە فاکتەرە سەرەکیەکانی ڕاستکردنەوەی ئەو بارە کە بەڕاستی خزمەتێکی زۆر ئەکەن لەو بوارە بە خەڵک ئەو خەڵکەی کە نەخۆشی دەرونیان هەیە پێم وان نییە ئەو هۆکارێک بێ بۆی کە خەڵک سوکاتی بە خەڵک کایەوەکو کۆمەڵێشت بڵاو بێتەوە. ئێمە ئەگەر پێوەرەکە بە عام سەیری بکەین بە هەر چوار دەورە سەیری بکەین لە هەموو ڕێکۆ نەقسمان هەیە لە سواربوونی سیارە لە ڕاوەستانی سەرجادا لە خواردنە لە تەندروستیە لە هەموو لایەکە ئێمە پێویستمان بە هۆشیاری و ڕۆشنبیرکردنەوە هەیە. بەڵام من وەکو خۆم حەزەکەم ئەو خەمە بەردەستی ئەو برا بەڕێزە حکم بە سەریعی وتی ناوەندەکانی خوێندن هۆکارێکە بۆ بابەتە وا ئەزانم ناوەندەکانی خوێندن کارێکی جوانیان کردووە بە تایبەتی من زۆر نمونەم لایە خەڵک نەخۆشی دەرونی هەبووە تەنانەت نەخوێن کاریش مامۆستایش بۆ لە ناوەندەکانی خوێندنە ئەو نەخۆشیەی چارەسەر کراوە لە ڕێگەی مامۆستاکانەوە لە ڕێگەی مدیری مەکتەبەکانەوە لە ڕێگەی برادەر و خۆشەویستەکانیوە و هەوڵی چاکیش دراوە. ئێستا توێژەرانی کۆمەڵایەتی کاریگەریەکی تەواوی بەرچاویان هەیە و نمونەی چاکیش لە بەردەستایە کە پێویست ناکە ئێمە لێ دەباسی بکەین کە چارەسەر کراوە. ئەو کەسانێکی بەڕای من کە سوکایەتی بە کەسانێک بکەن یا ئەیانەوێت بیکەن بە چەند شتێک بۆ نمونە ڕستی بڵاو بکەنەوە لە مۆبایلە شتێک ئارە و بەڕێزانە کە مەسیزەکانیان ناز بخەنەوە سوکایەتیە بە خودی خۆیان پێش ئەوەی کە سوکایەتی بەوان کرد. ئێمە هەمومان مرۆڤین بەر لەوەی کە کۆمەڵی وردەکاری لە یەک مرۆڤیش هەمومان نەقسمان هەیە بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستا بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ هونەر لە سلێمانی فەرموو کاک هونەر. باشی زۆر سپاس دەکەم کاک هونەر. هەواڵ باشە. دەستخۆشی بەرنامەکەت لێەکەم. زۆر سپاس دەکەم کاک هونەر. وڵاهی داوای لێبوردنەکەم لە تەوەی بەرنامەکەش لایەن بە نیسبەت مەکتەبی ئێوارانەوە کە ئێمە لە مەکتەبی ئێوارانی لە سلێمانی بەڵێ ئێستا کێشەیەکمان بۆ دروست بۆ ڕۆژانی پێنجشەمانیان بۆ کردوین بەدەوام کە خۆی پێشتر دەوام نەبوو لە هیچ مەکتەبێکە. ئەم قانونەیە سەربەست لە سلێمانی تەطبیقەکرێ لە هەولێران نییە پێنجشەمان نییە لە چەمچەماڵ نییە لە بازیان نییە بەس لە سلێمانی هەیە.
لە وەختێکیشا کە فەرمانبەرانی سلێمانی ئەوانی وەزارەتی پەروەردە مەڵبەندی سلێمانی داواکەن کەوا شەمانیان بۆ بکرێ بە وڵا ئەی باش ئێمە لە مەکتەبی شاهین ساحەبی ژن و ناڵین ئەگەر کاتێکمان ئەو پێنجشەمانەمان هەبوو بۆی لەگەڵ ماڵ و ناڵی خۆمان بچین بۆ عیادەیەک بێ بۆ سەفەرێک بێ ئەو پێنجشەمە و جومعە ئەنی ئێمە زۆر بمان لە ئیشین خۆیان باش دەزانن مشری باتووە پێڵین بەڕێ ژیانەمە چۆن وا بێڵێ هەت کەسە و ئیشی خۆیەکە و ئیشی من نییە ئەی ئیشی شیە ئیشی تۆ نەبێ ئیشی مشریفی ئیکە نەبێ مشریفی عەرەبی هاتووە ئابووری هاتووە پێڵین کاکەجانم دەرسانە غەڵەت دەڵێ کێشەی من نییەوە پسپۆری ئابووری خۆیەکە لە لوبنان چاپیەکە و چاچیەکە ئەی باشم پارە خواردن تاکەی زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڵای زانگوچانێک و دێنەوە لاتان بەڵە بەرەزان بەردەوامی لەگەڵتان دۆری ڤیلاژ دەڵێت تەورێکی زۆر جوانە ئەو کەسانەی کە سوکایەتی دەکەن بەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە کارێکی زۆر نەشیاوە لە هەندێک کۆمەلگا با لە جیاتی ئەوە هاوکاریان بکەن باشتری شەروەها جەلیل قەلەداخی دەڵێت دەستان خۆش بێ زۆر کەس هیوایەتی ئەوەیە گاڵتەکردن کات بەو کەسانە بەڵام لێرەدا تاوانی حکوومەتە دەبێت جێگەیەک بۆ ئەو کەسانە دیاری بکاتەوەها ڕەوشتمەریوان دەڵێت زۆر خراپە ئەوانیش ئینسانن وەک ئێمە شەهێندوری دەڵێت هیوادارم لە جیاتی ئەوەی کە سوکایەتیان پێ بکەن با یارمەتیان بدەن هەم بۆ ئێمە خێرە و هەم ئەوانیش لەناو کۆمەلگەدا هەست بە بێزاری ناکەن بڵێ باوکی لیۆن لە سلێمانی فەرموو باوکی لیۆن زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم باوکی لیۆن کاکشان زۆر بەداخەوە کللتوری گاڵتە پێکردن لە وڵاتی ئەمە بووە بە شتێکی عادەتی ینی نەک بە هەتەها بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیێنێ بۆ کەسی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت هیچداری وایە ئێستا بە شتێکی کۆمیدیە بینێ گاڵتەی پێگا و پێ پێکەنێ بەڵام میشە لەگەڵ ڕێی و برادری پێشووتران کۆتی بۆ تاوانەکەی خاتە سەر ئەستی حکومەت بەڕاستی ئەوە بێ لە پەروەردا یعنی فێری خەڵک بێ شکای بۆ لە وڵاتانی مثلا دنیای دەرەوە وانی ینی کەسێک پێویستی بە هەر شتێک بێ هەموو کەس دەستگرۆیەکە دەست یەگرێ و یارمەتی ئەدا لەلای ئەمە پێچەوانەکەتی دائیمەن گاڵتەی پێکەن بۆ نمونە خەڵکی فەقیر و هەژاریش لە ڕووی مادی و کەم دەرامەت و خەڵکەکان لە ئاسێکی سەروتراخە گاڵتەیان پێکەن خەڵکی مەسەر شارەوانیەکان داواشت دێگەم ئەوەش لای خۆت وەکوینەکەڵ گریبش و بەنامەی تایبەتی لەسەر پێ و کەسانێکی لە شارەوانیەکان کارەکەن لە وڵاتانی دەرەوە کاکشوان بەڕاستی هەموو کەسێک هەچ کەسێک لەلایەنی خۆیەوە بۆی تەژێ و خەڵکانە بکەن هەر هەموو یارمەتیانەدا هەرکێ بە پێش شتێک مەساوە جەژنانەیە ئەو دوکاندارەکان هەرکی لە ئاسیکوان و بەردەمی دوکانەکان پاکەکەن و هەرکێ چی هەبێت لە دوکانەکە ئەیان داتێ بۆی تەژیع بن لە سەرکانە بەڵام لەلای ئێمە زۆر خەڵک بە چاوێکی کەمتر سێنەکە زۆر بەداخەوەم اینجا داوا لە ئەو کەسانەکەم گویان لە دەنگمانە بەڕاستی ئەو کللتوری گاڵتە بکەن شتێکی زۆر زۆر ناشرینە هەڵدن لە بری ئەوەی کە گاڵتە بە خەڵکەکان یارمەتی خەڵک بدەن ینی چییە بۆ ئینسانێک تۆ جات لەسەر جادەی ئەیبینین دەخۆشی دەرونی هەیە پێویستی بە شتێک ئەبێ بۆی جێبەجێگە یا گاڵتەی پێ بکەی بۆی باری دەرونی خراپتر بێ ئەمە لەلایەک لایەک ژۆک و برادرێتتر هەروتی حکوومەت پێویستە جێگان بۆ دابین بکات بەڕاستی ینی لە خەڵک دووریان خاتەوە پسپۆڕی تایبەت بە نەخۆشیەکانی هەڵیان لەگەڵابدا بۆ چارەسەر کێشەکان نەک بەڕڵای ناوجارە و عایلەی وای مەسەر لە ماڵەکە دووسێ دانێتی لەو نەخۆشانە بەڕاستی کۆنتترۆلی بۆ ناکری هەموو دەخەیەکە لە ناو ماڵەکە بیان ێڵێتەوە ئەبێ بیان کاتە سەرجادە هەوای هەڵمژن لە حەدیقەکە لە شوێنەکە بەڵە زۆر سپاس بۆ باوکی لیۆن لە سلێمانی بەڵێ ئەحمەد لە چەمچەماڵ فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد من وەکو پێشمەرگە لە کات ڕفتار بەڵێ کاکشوان حەزەکەم خەبەری داوەزمە سەر پێشمەرگان بەس لەبەرە ئەو فەترات وەکو حکومەتی عێراقی وەردێشی عێراقی داد بەڵێ ئەگەر بتوانین بەرنامەی دابەزین لەسەرەوە زۆر مەمنونتانە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڵێ کاک شاهۆ لە سەنگاو فەرموو کاک شاهۆ ئەلۆ بەڵێ کاک شاهۆ کاکشان کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکشان وەڵاهی من دوورە ئەمە بەسی تەوەرەکەش نییە بەڵام ئەوەی کێشەیەکی زۆر خەڵی زۆر پێ گرفتارە بەڵێ فەرموو بەنسبەت ئەمە قارەی وەسە کۆمەڵێک مەلا هەڵە وەڵا لە حەڵال و کۆمەڵێکش ئەڵێ حرامە لە بتوانێت تەوەرێکمان بووکە لەسەر ئەم عقاریە خەڵک هەمووی میلەتەکان هەمووی ئیسلامە ئەمە قارەی نام ڕدا بەڕاستی کۆمەڵ خەڵکەوە پێویستی بەوەی کە ڕاکێشە بەڵام ناکێشێ ئەنجا بەڕاستی داوام لەو بێفز بە ئیسلامەشەکان لە پەرلەمان ئەگەر هیچ شتیان بە ناکرێ ئەوەندیان بۆ بکرێ تا بتوان ئەم سووریبای لەسەر ئەم عقاریە لەسەر ئەم سەد موچەیە کە دیە لازم بەڕاستی شتێکی پێویستە بە هاوڵاتیان بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک شاهۆ لە سەنگاوە بەڵێ شێخ لەتیف لە ژاراوە ئەلو سەلام عەلەیکوم زۆر سپاس دەکەم کاک شێخ فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاکشوان زۆر سپاس دەکەم
تەوەرێکی جوانە بۆ ڕۆژی ئەمڕۆی کوردستان کەمە دیاردەیەکە بەڕاستی قەیرانێکە دەتوانین بڵێین کە لە ناو کۆمەلگا بەرپا بووە و بە شێوەیەکی سروشتی کە ئێستا لە کوردستان هەیە. بەڵێ کاکشوان بەڵێ من ئەو کەسانەی کە گاڵتە بەو کەسانە دەکەن کە کەمەندا من یاخود تەوەری بەرنامەکەتان یعنی سوکایەتیکردن بەو کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە وانە؟ بەڵێ دیارە نیشانەی کەمەندانی مرۆڤ لە ناخیدایە پێم وایە نەک لە دەرەوە ئەو کەسانەی کە چاویان هەیە دەستیان هەیە حاڵەتێکیانێ پێم وایە ئەوە کەمەندام نیە کەسێک کە لە ناخیدا کەسێکی زیندوو نەبێ گەشت نەبێ ئەوە لە ئەسڵا کەمەندامە. یەکەم ئێمە ئەگەر لە دیدەی ئیسلامەوە سیرکەین کە خوا دەفەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزم لە بەنی ئادەمنا. دیارە ئەگەر ئێمە لە دیدەی ئیسلامەوە سەیریەوەکەین و یەکەم خۆمان بە مسلمان و عەبدی خوا بزانین نابێ گاڵتە بە هیچ کەسێکەکەین کە کەمەندامە. و دووەم لە ڕوانگەی مرۆڤایەتیش کە ئێمە هەمومان تەواوکەری یەکترین لەوانەیە لە هەمان کاتە کە مرۆڤێکی ساغ کەسێکی کەمەندام دەبینی یەکەم سوپاسی خوای گەورەکە کە ئەو ئاوانەیە. جا ئەو کەسانەی کە گاڵتە بەو کەسانە دەکەن کە کەمەندامن یاخود نەخۆشی دەرونیان هەیە پێم وایە ئەو کەسە بۆ خۆی نەخۆشی دەرونی هەیە بۆ خۆی کەسێکی کەمەندامە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ شێخ لەتیف لە ژاراوە. بەڵێ لەیلا لە چەمچەماڵ. فەرموو لەیلا خان. باش زۆر سپاس دەکەم لەیلا خان، فەرموو. من بە سەبارەت بە نەخۆشی دەرونی پرسیارێکم هەیە لەو خەستەخانەی نەخۆشی دەرونی یان سیسکان بۆ نەخۆشی دەرونی ناکەن یان کاربای بۆ ناکەن ئەڵەن لە بەرامبەر سیدیەکە یان لە بەرامبەر کۆپی سیدیەکە لە دوو شە ناڵن لە بەرامبەر سیدیەکە خوارە ئەو شتانە ناکەن وەک کارەبا و وەک سیسکان و شیعی سەر و نازوان لە بەرامبەر سیدیەکە یان کۆپیەکە تەنجار نەخۆشمان لێ بۆ وەکتمان بۆ سیسکانی بۆ ناکەن نەشان کە دوای تێگە لە مقابلەیەکە تەلەڤیزیۆنە زۆر لێیە ئەڵێن لە بەرامبەر سیدیەکایە کە سیدیەکمان بدەنێ یەو نەخۆشە ئێزا ئێمە و فەحسانی بۆکەین زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دایکی ڕۆژ لە سلێمانی. بەڵێ فەرموو دایکی ڕۆژ. من کاک خێزانی شەهید بووم 14 ساڵژنی شەهیدێک بووم پێشمەرگە بوو بە بێوەژنی دانیشتم. بەڵێ ئێستاشم کردوێتەوە یەکسەر مەعاشەکەمیان بەڕی یعنی چی پارتی نایبڕێت و هی ئەنفال نابڕێ بۆ هی شەیدیەکێتی ئەبڕێت ئەمەیە پێداچوونەیەکی پێ بکەن. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ دایکی ڕۆژ لە سلێمانی. لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئاماری کوردستان دیارە ناوەکە وایە دەڵێت زۆر پێویستە مەبەستی تەوەرەکەی هەروەها نەورۆز ئیبراهیم دەڵێت بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە بەتایبەت بەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە. هەروەها ئازا فاتیح دەڵێت لە هەموو شتێک ناشرینتر ئەوەیە کە تەسویریان دەکەن و بڵاوی دەکەنەوە. چیمەن حەمەد ساڵح دەڵێت حکوومەت شوێنێکی گونجاویان بۆ دابین دەکات یاخود دابین ناکات یان مەبەستی ئەوەیە کە دابینی بکات بۆ ئەوەی ئەوە نەمێنێت دەستان خۆش بە تەوەرێکی جوانە بۆ خەبەرکردنەوەی حکوومەت لەم دیاردە ناشرینە. هەروەها بەختیار گەرمیانی دەڵێت تەوەرێکی زۆر باشە هەمومان خوا دروستی کردوین و پێویست ناکات گاڵتەیان پێ بکەین ئەبێ ئێمە یارمەتیان بدەین و هاوکاریان بێ. دیارە بەختیار گەرمیانی نەبوو بەختیار جێرمەنی بوو. بەڵێ مەحموودمان لەگەڵدایە. مەحموود لە دەربەندی خان. فەرموو کاک مەحموود. کاک مەحموود گوێت لێمانە؟ زۆر سپاس دەکەم. مەرحەبا فەرموو. سڵاومەیە بۆ هەمووتان بۆ کارمەندان بۆ زۆر سپاس دەکەم. سپاس بەناوی هەموویانەوە. کاکوان بەداخەوە گەنجی ئیمڕۆ زۆر یعنی ئاوان نەوعێکە و بە خەڵک ڕابێ من لە 66 تا ئیمڕۆ جامانە ماوە سەرەوە. بەڵێ ڕۆژێک بەداخەوە لە خواری وەزیوە بۆ عیادێتم جەماعەتێک گەنج لە دوام و هێشیانەوەمە کەواو قاسمە هێشیانەوەمە کەپی حەمەداغایە هێشیانەوەمە نازانم چییە منیش لام کڵەوتم نا ئەوە بێرەکەی بێرە سەوزەکەی مەلازم مەحسینە بە قوربان وتی ئەوە چێ خاڵە چێت وتم لێم منتانە لێ جامانەکەی منتانە بەداخەوە ئەم دیاردەیە لە شاری سلێمانیە زۆر باوە زۆر ناخۆشە. یعنی من تکام هەیە لە مامۆستا ئاینیەکان لە جومعە لە خوتبەی جومعە باسی بکەن. یعنی ئێمە ڕەمزی کوردایەتی یعنی ژامانە و جلی کوردی ئەو بێ تعلیقم لێوە یعنی ئەگەر  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 ئەگەر
تاکشوان بەڵێ لەگەڵ مای بەڵێ گوێم لێتە لا بۆ نمونەیەکی تریشی بۆ بێرمۆ لەبەر خارەخار ڕۆژێ دەستی دوو مناڵم گرت و گەرەک بوو بکەمان بەرۆ ساعقی دەستیشکانە سەرمە مناڵەکان هەری جۆ لایەکە ڕای کرد دوای خەملی هاوت بە هونە زێ سێرە وەست وەشم قەوەژە دوای داوەزیە هی وەڵا مساعد خۆی خۆی لێکردی وتم ئاخر تۆ ڕەفیقمی لەگەڵمان دانیشتی بە قورئان لە شەستەکانەوە من تا ئیستا خەریکی کوردایەتیم و گەرەکم دیفاع لە شەرەف و ناموسی گەلی کورد بکەم بەداکەوە بۆ میلەتەکەی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دەبەندی خان بەڵێ کاروان لە سلێمانی فەرموو کاک کاروان کاکە جانم کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاک کاروان کاکشوان دەستخۆشیەم بەرنامە لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی ئەو کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە بڕیانی پێویستە حکومەت شوێنێکیان بۆ بکاتەوە دەستیان بگرێت یان نەخۆشێکی پزیشکێکی پسپۆڕیان بۆ بێنێت لە ئەوروپا ئەمە ئیشی حکومەتە ینی دەستخۆشی لەو بەرنامە جوانی ئێوە ئەگەم بەڕاستی نمونەی کەناڵەکانی ڕاگەیاندنن زۆر سپاس دەکەم ئەی سەبارەت بەو هاوڵاتیانەی خود ئەو کەسانی کە سوکاتیان پێ دەکەن کاک کاروان والله ئەزانی چۆنە ئەو کەسانەی کە تۆ سوکاتی بە خەڵکەکە ئەو کەسە ینی عەقڵێتی نزمە ینی تۆ پێوەرێک نییە باسیکەی بڵێ ئەوە کەسێکە کە کەسێکی وین باشە بەڵام لە تۆ سێرەکەی هیچ گەنجێکی ئەم شاری سلێمانی لە ڕووی نایە ئەو کارەکە لەبەر چی کە کاری پاکەرەوە بکە لەبەرەوەی کە تالیقی لێنیان لە کۆمەڵگایە ناتوانێت ژزەوات بکە یان ناتوانێت بیکاویشە پێویستیشی بێت بەڵامەوە ئیشی ڕاگەیەندەکانە ینی بەرنامەی لەسەردانێت دەستخۆشی لێ بکە خەڵک ئاوا بەرنامەیەک دانێت لە تەلەڤیزیۆن خەڵک دەستخۆشی لێ بکات و پیرۆزباییان لێ بکات کە ئەم گەنجانەی شاری سلێمانی خۆمان پاکەرەوەکەم بە دڵسۆزیەکە نەک کۆمپانیایە گەستێت کەسانێک بێنێت هەر ڕاکە ئیشێکی یانی ئەویشانی کە ئەو کۆمپانیانە بەڕاستی بە جوان پاکی ناکەنەوە بەڵێ سپاس بۆ کاک کاروان لە سلێمانی بەڵێ هیوا لە بەلجیکا فەرموو کاک هیوا کاک هیوا گوێمان لێتە فەرموو زۆر کاکە شوانگیان ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک هیوا چاوەکەمی زۆر سپاس دەکەم کاک شوان زۆر سپاس کاک شوانگیان ویستم ئاماژە بەتەن شتێک بەم بەڵێ فەرموو تەوەری بەرنامەکەت لەسەر تەوەری بەرنامەکەت یەک دوو برادەر باسییان کرد کە دوایە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بە هەر شێوەیە یان وەزارەتی تەندروستی یا بە هەر جۆرێ بەڵێ بەڕێزم لە کوردستانە لە ڕەوزەوانێ هەتا وەکو ئەگاتە گەورەترین بەڵێ هەتا وەکو ئەگاتە گەورەترین دەستگای خوێندن هەمووی بە هەموو شێوەیە لە کوردستانە لە تەنان لە مۆبایلەوە لە ئینتەرنێتەوە هەمووی ئەمانە ئینسانی تووشی نەخۆشی دەرونی کردو تەنانەت ئەو کەسانە نین کە یان بە شێوەیە دەڵێن تووشی نەخۆشی دەرونی بوون یا زۆر پیانەوە دیارە بەڵێ بەڵێ کاک هیوا منم ئەوە بڵێم کە خەڵکانێکی زۆرمان هەن زۆر ئاسایی ئەیان بینین لەوانە بێمە ڕۆژانە دژایەتیشیان بکەین لەوانە بە ڕۆژانە بەرامبەریان بۆچینەوە بەڵام بابەجان ئێمە بە حسابی بەرامبەرەکانمان بکەین سەیری و خەڵکەی کوردستان من وەکو کوردێت زۆرینەی کوردانی کورد لە 180 کورد نەخۆشی دەرونی هەیە زیاتری کەمتر نییە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک هیوا لە بەلجیکا بەڵێ عەبدولغەنی لە دهۆک فەرموو کاک عەبدولغەنی بەڵێ ئێوار باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش بەڵێ بەرز سەبارەتەوان مرۆڤێت تووسابێت مەسەلەن ئێشێت دەرونی هەی بەڵێ ئەمژینکەینە دوو جۆریە هەی چارەسەری دێ بۆ هەبی دێچێبیت هەیژی چارەسەری نینە المهم أبد دبدوانجي ياسا كبيت لا حكمته ومافيان بيتا بارسون هرشكلا كهبيت وهر كرسة كي قالتاي كي لبكات نخوشة كي بقهني تدبد بدا سزادان أبد ديفي ياسا كي كاتشا مروف درس كتنشت تعدايا لبكات كتنشت قالتا لبكات مروف يعني مروف كدرس بيت هر وصا نفسي تشتي أف مروف هاوي كيم أمداميان أبي نفس درونی نه درست. دبی جیاسا که بید مافیایی بده پارسن و هر سر پیشک سری مافی
دبت ياسا هبي قامش بينا كيجي إسلامتي در بيجي لا يسخر قوم من قوم أبا قرآن يعني نوتشي بت كس استهزاء أيام كس تراني كس بكت دي آيات قرآن ونا ديار جي كريات يديمت أن نيديمت أن مثلا دروني بزرز بندرز بيت المهم بەڵێ کاک عەبدولغەنی ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان سپێنێ بەردەوامی بین لەگەڵتان هەر شاد و بەختەوەر بن.